کاتتان باش باس لە قوت و مافی خەڵکی کوردستان دەکەین لە بەغدا. شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار وایە سەردانی بەغدا بکات و لەگەڵ بەرپرسانی بەغدا لەسەر موچەی هەرێمی کوردستان و بودجەی هەرێمی کوردستان گفتوگۆ بکات. ناوەڕۆکی ئەو سەردانە و ناوەڕۆکی ئەو بابەتانەی کە لەگەڵ بەرپرسانی بەغدا قسەی لەسەر دەکەن چییە؟ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە موچە و قوتی خەڵکی کوردستان و ڕێککەوتن لەگەڵ بەغدا چی دەڵێت؟ هاوڵاتیان چی دەڵێن لەبارەی نزیکبوونەوەی هەولێر و بەغدا؟ حاجی کەسێکی بەتەمەنی ئاگاداری مێژووی ڕابردووی چ بووە و چ نەبووە لە نێوان هەولێر و بەغدا. ئێستا هەولێر دەڵێ کاکە ئەمەن دەمەوێت لەگەڵ بەغدای پێک بێم لەسەر مەسەلەی نەوت و مەعاش و پارە و ئەو شتانە. کوی تێدەگەی لە وەزاکە بڕیارەکە باشە سیقە بە بەغدا دەکەی ناکەی؟ وەڵا سیقە بە بەغدا چێت و دەبی سیقەی بە خۆت بکەیت بە خۆت بتوانی حەق خۆت زامن بکەیت. چۆن سیقە بە کەس ناکەی ئەوڕۆ چونکو سیقە نمایە یەک عەزب نییە لە بەغدای یەک حکومەت نییە 125 حکومەتەنە. ئەوجا ئەتوو ئەگەر شتێک لە بەردەستی خۆت بی خۆت نەدەیە بەردەستی خەرکەچی کە سیقەت پێی نییە. سیقەش یانی ترست لەوەی هەیە دواتر بەغدا فێڵمان لێ بکە و نەفتەکەشی بدەینێ پارەکەشمان نەداتێ. زۆر دا فێری لێکردینە هەرە جاری نییە لە تەمەنی من لە 63 تا ئێستا هەرە سەفێر بوویە بەغدا هەر فێری لێکردینە هەر خیانەتی لێکردین. بەڵام ئێستا دەڵێن عادل عەبدولمەهدی وەختی خۆی لەگەڵ پێشمەرگەی بوو و دۆستی کوردە و دۆستی سەرکردەکانی کوردە و باشەوەیان هەر کاتیە لەوانەیە سبێنێ ئەویش نەمینێ ماڵمان وێرانبی لەو مەوسوعات. کاکە ئەوە عەبدولمەهدیە چییە ڕئیسی عێراقا ئەو ڕاستە ڕئیسی عێراقا قاید قواتی مسەلاحە بەڵام هیچی لەبەر نستی نییە لەبەرەوەی لەوێن دەرێ 20 حەزبەنە فران دەرێ منەوم و فیسان دەرێ منەوم سبەرێ ئیمکانە عەبدولمەهدی لا بدەن معنە ئەمە دەستمان بەردەبی. باشە حاجی زۆر کەس دەڵێ کورە کاکە ئەمە ئەو نەفتەمان فرۆشتێ لە ڕابردوو بەشمان ناکە وەڵی ئەگەر بەغدا فریامان نەکەوێ یانی تر ئەمە ناتوانین معاشەکە بدەین. بەڵام کەسێکی جوتیار دەڵێ کورە کاکە بەغدای چی ئەمە گەنمەکەمان تەسمیم کردیە پارەی خۆمانە و گەنمی خۆمانە پارەکەمان نادات. وەیە بەغدا تا ئێستا کە پارەی جوهێکی خۆمی نەدایە هیچ سێ سارە قەرزاری تۆ قەرزاری منە پاسە قەرزاری شخصێتی حکومەتی کو دەدا تەماحی نەفتی کو دەدا ئەگە زۆر مەزمون نەبی بابێ نەفتەکە لۆ خۆمان بی وجه حساب کە یاسا هەیە دەستور هەیە بەجێری یاسا دەستور بگرتەوە هەیتکەم بەس حسن جێ سقینێ باچی مام خالد گۆتەری قدیمە زەمان هەروها بە حکومەتی عێراقی هەروە بوو لە بیدایەتی دامەزان دێ بیستەوە هەتا ئێستاکە ئەمڕۆ اتفاق دەکات سبەی پەشمان دەبتەوە چونکە قاعدەی مەزبوط نییە قاعدەکە بە خۆی دەسەڵاتی نییە فلان حیزب فلان حیزب فلان قیادە ئەو دەسەڵات. باشە تو پێت وایە چارەسەر ئەوە بێکە ئەوەندەی هەمانە دابەشی بکەین ینی بە بەڕای تو ئەو نەفتەی هەمانە بیفرۆشین بە خۆمان بیفرۆشین تەسمیمی بەغدای نەکەی یان بەڕاست دەبێ ئەمە ڕادەستی بەغدا تەسلیمی نەکەین لە بەغدا تەسلیمێکی جێ سقنیە. تۆ متمانە بە بەغدا دەکەی؟ واللهی متمانەمان نییە لەبەرەوەی هەندمان دیدیتینە و ئەوها دەکەن و ئەو ڕووها دەکەن و ئەوە دەکەین تا ئێستا س بڵێ نەچەند جێبەجێ نەکردی بە حەقیقەت یعنی سبکەنی یعنی بەڵێ چارەشمان نییە سبکەنی هەر یعنی چارەمان نییە بەڕای تۆ؟ بەڕێی من چارەچێ تا ئێستا ناو لە چارە باشە پێت وایە لە ینی بەڕاست بەغدا نیەتی ئەوەی هەیە مافی خەڵکی کوردستان بدات؟ واللهی ناستە قەنەعەت ناستە عادل عەبدولمەهدی پیاوەشی باش دیار نەرم دیارە لەگەری ئەوکەی بەڵام وەکو پێویستە ئەوکان کەس لەگەری نییە. باشە ترسنەوە هەیە عادل عەبدولمەهدی بڕوا دواتر قەرارەکان هەموو ئیتفاقەکان هەموو واللهی دوورمە بینە دوورمە بینە یعنی شکاوانە جێی بتمانە نینە ئەوان دیکە جێی متمانە نین نەخێرنەوە یعنی دەبێت کورد ئاگاداری خۆی زۆر ئاگاداری خۆمان بین و یعنی بە هەموو شێوەیە. باشە بەڕەئی تو
ئەو جارە پێویستە حکوومەتی هەرێم لایەنی سێمیش بەشداری بکە UN ئەمریکا برێکاکە وەرن دانیشنەوە بەغدایە من ئامادەم ئەو شتانە بکەم بەڵام ئەوە بەغدایە کە دەیکا یان نیکە بە خودای خۆی لەسەر زارەکی نابی مەلبوس هەبی ینی وەرەقە و قەلەم هەبی بە اتفاقی ئەو UN بی ئەمریکا بی ئەو شتانە ینی زەرورە لایەنی سێم هەبی و دووەمیش بەخوای کورد ببتە یەک بە خودای عرب ئەوەی ناکە یعنی ئەوهامان لێ ناکەن ئەمە قەت سقم پێیان نیە بەڵام ئێستا تقریبان حکوومەتەکە یەکێتیە گۆڕانە ینی پارتیە بە یەکەوە ئۆپۆزیسیۆن دەڵێن ئێمە ئاگاداری بەرژەوەندی خەڵکی کوردستانی ینی پێدوانیە ئێستا پێکەکەی هەرێم تۆسەک بە بەراورد لەگەڵ ڕابردوو باشتر بووە بەس هێشتان لە بەغدایە ببنە یەک دەنگ هێشتان باشتر بن هێشتا نەک ینی هەرێکە قسەکی بکە بڕیاروا بوو شانێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات ڕۆژەکە دیاری کراوە ئێمە لە چوارچەوەی ئەو پەیوەندیە کە لە سەرەتای وە پێش پێکەنانی حکوومەتیش پەیوەندیەکان هەبوونە و کۆمەڵە لە گفتوگۆ کراوە و گفتوگۆیەکان بەردەوامن و ئەو هەفتەیە شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکات و بە تایبەت سەردانی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق دەکات بۆ گفتوگۆکردنی ڕەشنووسی یاسای بودجە و پێشکەشکردنی ئەو تێبینیانەی کە ئێمە هەمانە لەسەر ئەو یاسایە باشە کەوایە بڵێن تەنیا لەسەر بودجە گفتوگۆ دەکات ئەم جارە بەڵێ تەنها و حتا لیژنەکەش تایبەتمەندە کە بە سەرۆکایەتی وەزیری دارایی حکوومەتی هەرێمە و هەروە وەزیری پلاندانان و لەگەڵ وەزیری هەرێم خالد شوانی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران باشە دیارە پێشتر چەند جارێک شاند ئاڵوگۆڕ کراوە سەردان هەبووە لە لێوان هەردوولادا بەڵام تاوەکو ئێستا بەرچاو ڕوونیەک نییە لەوەی لە نێوان هەولێر و بەغدا چ تەفاهومێک بووە ینی عەلە الئەقەڵ هیچ خاڵی هاوبەشێ لە نێوان هەردوولادا زانی هەموو ئەو گفتوگۆیانە معنی ڕەهەندی یاسایین و تەکنیکین بەسمانەوەیە کەەوە ئێمە نامانێ بچینە قۆناغێک کە دەرئەنجامی نەبێ ئێمە وەکو حکوومەتی هەرێم بڕوامان وایە کەەوە ئەگەر ڕەلیژنەکان بە شێوەیەکی تەکنیکی کار بکەن توانین بگەینە نەتیجەیەک هەرچەندەش اتفاقێکی لەسەر مەبادئ هەیە بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا ئەمە کە لە یەکەمین سەردانی حکوومەتی هەرێم بۆ بەغدا و هەروە سەردانی ئەوان بۆ هەولێر اتفاقێکی مەبادئ هەیە بەڵام جەنابەت دەزانی مەسلەی بودجە و مەسلەی موچە و نەوت و ئەو بابەتانە هەمووی پێویستی بە داتایە ئەبێ ئەو داتانە گفتوگۆ بکرێن و ئەکید مەسلەکە بوعدی یاساییە و بوعدی چۆن بڵێ زانیاری و داتایە بۆ ئێمە پێم وایە ئەمانە کاتی دەوێ و ئیشیشی لەسەر کراوە کات هەیە بێگومان ئێستا ئێمە جەنابەت دەزانی بەر لەوەی یاسایەکە پشتە ئەنجومەنی وەزیران ئەو ڕەشنووسی یاسا بودجە ئێمە ئەو هەفتەیە سەردان دەکەین و تێبینیەکانی خۆمان پێشکەش دەکەین بەر لەوەی بشتە ئەنجومەنی وەزیران دوایەوە لە ئەنجومەنی وەزیرانیش کاری ئەوێ و هەروەها لوجان بەردەوام دەبن دوای ئەوە دەشتە پەرلەمان بۆیە ئەمە چەند قۆناغێکە ئێمە بۆ مسۆگەرکردنی مافەکانی خەڵکی کوردستان ئێمە زۆر پەرۆشین وەکو حکوومەت بۆ زامەکردنی ئەو مستحقاتانە ئەو مافانە کە لە دەستور هاتووە بۆیە ئێمە زۆر ینی کوڕین لەسەرەوەی کەەوە کارەکان بە ڕێگا ڕاستەکەیە بڕوە باش دەڵێن ئێمە مکۆڕین بەڵام هەندێک جار باز دەوە دەکرێت دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جددی نییە لەوەی نەود ڕادستی بەغدا بکاتووە ڕێکەوتنێکی تەواو بۆ چەند ساڵێک لەگەڵ بەغدای نیزانکە نانشتیوانە بالعکس زۆر جددیە و جەنابەت دەزانێ ینی سەرۆکی هەرێم بەر لەوەی حکوومەتی کابینەی نۆیەم پێک بێت سەردانی بەغدا کرد واروەها سەرۆکی حکوومەت هەر لە دوای سوێند خواردنی مباشەرەتەن سەردانی بەغدای کرد بالعکس نیازپاکیەکی باشە و نیەتێکی کۆنکریتی هەیە بۆ ئەوەی کەوا ئێمە لەگەڵ بەغدا ڕێ بکەویت چکە لە کۆتاییدا ئێمە دەستورێک لە بینمانە حکممان دەکات ئێمەش لە سەرەتای
دروستبوونی عێراقی نوێ دەستور فاسڵە لە بینی ئێمە و بەغدا بۆیە ئێمە زۆر جددین و زۆر ینی بەجددی بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا چوین نەک تەنها بۆ کەسبکردنی وەقەتیان ئەممان زۆر زۆر جددینە و بە پێی دەستور. باش ئەگەر نیەتەکە لە هەولێر جددیبی لەگەڵ بەغدا ڕێکەوتن بکات سەبارەت بە بەغدا چی دەڵێ لە کاتێکدا خۆتان باس دەوە دەکەن کە تاوەکو ئێستا ینی ئیلتیزاماتێکی زۆری مادی لەسەر حکوومەتی بەغدایە کە 80 میلیارد دۆلارە تاکو ئێستا عێراق پابند نەبووە و قەرزانە بداتەوە بە هەرێمی کوردستان. طبعا جەنابەت دەزان ئێمە نەمانوتووە کەوا ینی ئەو بڕەپارەیە چۆن بڵێ لەگەڵ حکوومەتی عێراق بەو تەفاسیلە زۆرە یان احتیمالە کاتەکە مناسب نەبێ بەڵام ئێستا ئێمە دەمانەوێ ئەو بڕەپارانەی کە پێشتر کەڵەکە بۆ لەسەر عێراق داوای بکەین و چکە ئەمە مافی خەڵکە و ئەو بڕەپارانە ئەبێ گفتوگۆیەکی تێر و تەسەڵی هەبێ ئەبێ کاتێکی باشی هەبێ بۆەوەی ئێمە ساخیکەینەوە و بتوانین ئەم مافانەی خەڵک بگەڕینەوە بۆ خەڵکی کوردستان بۆیە ئێمەش هەست بە نیەتی بەغدا دەکەین کە نیەتێکی باشی هەیە حکوومەتی عێراقی و دانەوێ ڕێک بکەون لەگەڵ ئێمە بەڵام جەنابەت دەزانی ئەمە هەمووی پێیوەستە بەو ئامادەکاریانەی کە لەلایەن هەردوو لژنەکەیە هەیە لژنەکانی ناو هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم کە پێکی هێناوە و لژنەکانی حکوومەتی عێراق ئێمە هێشتا زۆر بڵێن ڕێکەکەوین ڕێک ناکەوین یان ئێمە پێمان وایە ئەم لجانانە ئیشی خۆیان فەنیەن یاساییان بیکەن پێم وایەوە بەپێی دەستور پێم وایە ئێمە دەگەی نەحل. باشە دکتۆر لە ڕابردوودا کابینەی ڕابردوو ئیتفاقێکی هەبوو لەگەڵ کابینەی حەیدەر عەبادی بەڵام وەکو بینیمان بەغدا دواتر پاشگەز بوویەوە چ گەرانتیەکەیە ئەمجارە کە ئیتفاقێک بێتەکایەوە بەغدا جارێکی دیکە پاشگەز دەبێتەوە. زانی ئێمە وەکو حکوومەتی هەرێم بەردەوام لەگەڵ ئەوە داینکەوە ڕێک بکەوین لەگەڵ بەغدا و بەڵام سازش لەسەر مافە دەستوریەکان نەکەین و جەنابش دەزانێت ینی حکوومەتی عێراقی کابینە بۆ کابینە جیاوازیەکی هەیە و ئەوەی ئێمە دەبینین لە بەڕێز عادل عەبدولمەهدی شتی ئیجابین و جددین و کەسێکی دڵسۆزە بۆیە ئێمە ئەو کابینەی عێراق ئەوی پێک هاتووە جیاوازە و گەشتبینن تا ڕادەیەکەوە بگەینە ئیتیفاق. باشە بەڵام زۆر جار دەگوترێت تەنانەت کابینەکەی عادل عەبدولمەهدیش گرنتی نییە تەمەنەکەی درێژ بێت. طبعاً ئەمە بابەتێکی ترە ئێمە ناتوانین ینی پشت بە هەندێک پێشهاتە سیاسیەکان بکەین کە کاریگەری دەبێیان نەنە ئێمە باس لە حکوومەتێک ئێستا دەکەین کە حازرە وجودە شەرعیەتی خۆی هەیە و ئێمە پیشگیریمان کردووە و ئەوانیش هەنگاوە هاتوونە پێش لە مەسلەی بودجەیە یان موچەیە و ئێمە تەقدیری مەوقفیان دەکەین بەڵام هەندێک شت هەیە کە تەسەور دەکەم حکوومەتی عێراقی لە ڕێگای ئەو لیژنانە بتوانین بگەینە حەلێکی هاوبەش و ئێمە هیچ شتێکی لە خۆمانەوە یان زیاد ناڵێن ئێمە کۆمەڵێ لە داتا هەن و دەخەینە ڕوو ئەو داتانەوە بگفتوگویان لەسەر دەکەین. گەشتبینن بەوەی بگەن بەڕێککەوتن لەگەڵ بەغدا؟ ئێمە گەشتبینین وەکو خۆمان چکە خۆمان نیەتمان ئەوەیەکەوە ڕێککەوین بەڵام دیسان دەڵێم کە زۆر گرنگەکە کامەران ئێمە سازش لەسەر مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ناکەین. کەوایە موچە خۆران دڵنیا بن کە حکوومەت لە خەمی ئەواندا بێگومان ئێمە بۆ خزمەتکردنی خەڵک هاتووین نەک پێچەوانە. لە کابینەکانی پێشوودا ینی بەغدا دانی بە گرێبەستە نەوتیەکانی نێوان هەولێر و کۆمپانیەکان نەدەکرد بەڵام ئێستا هاتووە دەڵێ من کاکە پارەی ئەو نەوتەم دەوێت کە ئێوە دەیفرۆشن ینی پێ دوایە ئەمە
یاریکردنە سیاسەتە ڕازگۆیە یاخود نەبوونی متمانەیە لە نێوان هەولێر و بەغدا. بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوودا ئەگەر چاوێک بە پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدادا بخشێنینەوە بۆمان ئاشکرا دەبێت کە بەغدا ئەوەندەی نیازی تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستان ئەوەندە نیازی بژانەوەی هەرێمی کوردستان نییە تاوەکو ئێستاش هەتا لە حزێش بەڵێ تەنانەت لە کابینەی عادل عەبدولمەهدیش بە کاریگەری وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەمریکا لە پاش ڕیفراندۆمەوە بە زەختی ئەمریکا ئەو ڕێکەوتانی کە ئێستاکە دروست بووە هاتوتەکایەوە ئەویش بەهۆی تێکچوونی پەیوەندەکانی یاخود خراپبوونی پەیوەندەکانی نێوان ئەمریکا لەگەڵ ئێران بۆ دەستبڕینی ئێران لە ناوخۆی عێراق و بۆ ئەوەی کەوا پێگەیەک دروست بکە ئەمریکا پێگەیەکی بەهێز ناوخۆی عێراق دروست بکە بۆ ئەوەی کاریگەری لەسەر ناوچەکانی کە بکە زەختی لەسەر حکوومەتی عێراقی کرد بەغدا نییە خۆی لەگەڵ هەولێر بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوودا با من با نمونێکی نیازپاشی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشتەمی بۆ بێنەوە لە ماوەی ساڵی 2015 هەمومان لە بیرمانە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناوتەکەی ڕادستی بەغدا کرد و زیاتریش لە 250,000دا نزیکەی 550,000 بەرمیلی ڕادستی حکوومەتی عێراقی کرد بەڵام بە یەک مانگ حکوومەتی عێراقی ئەو سیقەی پێشێل کرد و بۆ مانجی دوو بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانی نەنات لە کاتێکدا کە تۆ مشتریەکە ئێمە ئەو مشتریانی کە ئێستا نەوتی هەرێمی کوردستان دەکڕن بێگومان بە پارێکی کەمتر دەیکڕن و کۆمەڵێک کێشە و دۆخەی یاسایی نێودەوڵەتیشمان هەیە لەگەڵ کۆمپانیەکان بەڵام تاوەکو ئێستا ئەمانە بەڕاستی پاڵپشتێکی باشی حکوومەتی هەرێمی کوردستان بوونەوە نەوتەکە دەکڕن و حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە دەکەوێتەوە سەرسکەی خۆی و بژانەوەیەکی سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستان دروست دەبێت بەڵام حکوومەتی عێراقی دەیەوێت بە یەکێک لە تاکتیکەکانی ئەم بژانەوەی تێک بدە. دکتۆر خەریکە هەولێر هەموو هێلکەکانی خۆی لە سەربەتەی بەغدا دەکات. پێت وایە ئەمە کردارێکی باشە بۆ ئابووری کوردستان بۆ ئابووری عێراق بە شێوەیەکی گشتی؟ لە ڕاستیدا من پێم وایە بەغدا ناکرێت بەو ناوە اعتیمادی لەسەر بگرێت یعنی بەغدا ئەو بەدیلە نییە کە تو بتوانێت هەموو هێلکەکانی خۆت بخەیتە سەبەتەی بەغدا وەلەوە کەوێتە سەر ئەوەی ئایا تۆ چەند کارتی بەدیلت هەیە بەس ئێمە دەبێت بزانین بە تایبەت لێستا لەو قۆناغی کە ململانەی نێوان ئەمریکا ئەو ململانە هەرێمیانە هەن وە دۆخی بەغدا هیچ دۆخێکی باش نییەوە سەرۆک وەزیران لەسەر لێواری لادانە گلەیی لەسەر هەیە ئێتر لە پەرلەمان دیسان گلەیی لەسەر کۆمەڵێک ئەندام یعنی عێراق دەوڵەتێکی مؤسساتی و دامەزراوەی نییە تۆ بتوانی مامەڵی لەگەر بکەوانە ینی بەغدا وەکو دەوڵەتێکی مؤسساتی سیر بکەین وەکو مەرجایەکی باڵا پێت وایە هەرێمی کوردستان هەڵا دەکەن من پێم وایە هەڵاکەی نەگەر هەموو هێلکەکانمان بخەینە سەبەتەی بەغدا چون کە هیچ پێت سیر نەبێکە لە ماوەی مانگێکی تر سەرۆک وەزیران لا بدرێ و کۆمەڵێک معادلاتی سیاسی بێتە پێشەوە ئێمە ئەبینین ئەو زەخت ئێستا لەسەر سەرۆک وەزیران هەیە حەشتی شعبی چیەکە ئەو ململانەی لە نێوان پەرلەمانتارەکان هەیە ئەو دەستێوەردانەی بەغدا ئەو بردومانانە ئیسرائیلەوە هەموو کاریگەری لەس یعنی دۆخێکی سەقامگیری تەواو لە بەغدا نییە تۆ بتوانی بە تایبەت ئێمە نابی لە بورمان بچی کە وزە و نەوت سەرچاوی کرانەوەی هەرێمی کوردستانە بەسەر دنیای دەرەوە ئەو پەیوەندیانەی لە دوای 2011 هەرێمی وا کرد بخرێتە سەر نەخشەی وزەی جیهان ئەوە نەوت بووە خۆ کشت و کاڵ نەبووە ئەگەر بداتە کۆمپانیای سۆمۆک پێگومان ئەو کات بەغدا سنتەرەبی بەغدا بەس پێشتر هەرێمی کوردستان ئێستا تۆ بۆڕیەکی نەوتی تێبەناوی بۆڕی نەوتی هەرێمی کوردستان تۆ بەرەبەرە ئەو ناوەندە ئەو سنتەرە لە دەستە دەی کە بتوانی خاڵی وەبەرهێنانی وزەبی لە ناوچەکەدا. مامۆستا من نەبینیوە فەرمانبەر لە چوارچێوەی دەوڵەتێک فەرمانبەرە کەچی حکوومەتی عێراق ینی ئامادەنیە موچە بنێری بۆ ئەو فەرمانبەرانە کۆمەڵێک بەرز و شەر دادنێت بۆ حکوومەتێنم پێت وایە ئەمە شتێکی ئاساییە یاخودنا بێگومان ئەگەری بڕۆین ئەو بابەتە زۆر بەڕوون و ئاشکرا دیارە بابەتێک سیاسیە تێکەڵ بە ململانەکان کراوە ململانە سیاسی لە ڕێگەی یاسایەک کە بە میزاجی کەسی دەرکراوە کە دابینکردنی موچە و پێداویستی فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەسۆی حکوومەتی عێراق چکە بە پێی دەستور ئێمە بەشێکین لە حکوومەتی عێراقی و پێویستە حکوومەتی عێراقی هەموو پێداویستەکانی فەرمانبەرانی هەرێم وەکو چۆن لە ناوچەکانی خوار و
لە خوار و عێراق دابینەکە لێرێش دابینکات بەبێ جیاوازی باشە پێت وایە ئەمە خەرقێکی دەستوریە بەغدا لە ڕابردوو کردوویەتی بەڵێ چەندین بەڵگە پێشش کراوە کە ئەمە خەرقێکی دەستوریەوە پێویستە حکوومەتی عێراقی هەوڵ بدات بۆ بینینەوەی ڕێگەچارەیەشی گونجا و شیاوکە بە پێی دەستور بێت نەک ئەو مادانەی کە ئەوان ئیشان پێتیکاری لەسەرکان یاخود هەوڵ بدەن لە ڕێگەی فشار خستن سەر هەرێمی کوردستان بەوەی کە نەوتەکەی ڕادستکات یاخودەوەی کە لە بودجەی ساڵی ڕابردووە هاتبوو پێویستە 250,000 بەرمیل ڕادست بکە بەڵام ئەمەش ڕوبەڕووی کێشەیەک تەکنیکی و کێشەیەک هوەریە بێتەوە کە ئایا ئەو 250,000 لە ڕێگەی فرۆشتنی ڕاستەخۆ بێت حکوومەت بفرۆشە و پارەکە بخاتە سەر میزانی حکوومەتی عێراق لەگەڵ ئەو بەشەی کە بۆ هەرێم کوردستان دانراوە یاخود پێویستە نەوتەکە سۆمە بفرۆشێ. زۆرجار قسە لەسەر ڕێژەی دانیشتوان دەکرێت بەڕاست ڕۆژی کورد چۆنە لەسەر مەسلەی سەرژمێری لەسەر مەسلەی دیاریکردنی ڕێژەی کورد لە دانیشتوانی زیاد بووە کەم بووە؟ ئەگەر چی لە ئۆکتۆبری ساڵی 1990ەوە هیچ جۆرە سەرژمێری فەرمی لە عێراقا نەکراوە بەڵام بەپێی داتا و زانیاری و ڕێژە و ژمارەکانی بانکی نێودوڵەتی و وەزارەتی پلاندانانی عێراق و دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە کە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە بەرامبەر یاخود بە بەراورد بە زیادبوونی ژمارەی دانیشتوانی عێراق ئەم ڕێژەیە کەمەکە مەسلەی کەمبوونەوەکە تەنیا قسە نییە مەسلەیەکی جدی ئێمە بە نمونە بێنینەوە لە دوای ڕوخاندنی ڕژێمی پێشووی عێراق لە ئازاری 2023 ژمارەی دانیشتوانی عێراق ئەو کات 25 ملیۆن و 327,000 کەس بووە لەو ڕێژەیە تەنها 4 ملیۆن و 46,000 لە پێکاتی کوردی بووە واتە کوردەکان لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە 16 پوینتێکی عێراقیان پێکێناوە ئەو کات بەڵام دوای تێپەڕبوونی چەندین ساڵ لە 2010 ژمارە دانیشتوانی عێراق بەرز بۆتەوە بۆ 39 ملیۆن و 546,000 کەس سەرژمێری نەکراوە تەخمینیە باس منش پێم وتی لە سەرەتادا وتم ئەمە بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق بانکی نێودوڵەتی و پێپێی ئەو داتا و زانیاریانەی کە دەستەی ئاماری هەرێمی کوردستان دەخاتە ڕوو بۆیە لە 2010 کوردەکان لەو 39 ملیۆنە تەنها 5 ملیۆن و 895,000 کەسن ڕێژەی گەشەکردن ڕێژەکردنی مرۆیی یەکجار کەمە لەو بوارەدا ڕێژەی گەشەکردنی هەرێمی کوردستان بە بەراورد بە زیادبوونی ژمارەی دانیشتوانی عێراق و گەشی دانیشتوانی عێراق کەمە کوردەکان لە 16 پوینتێکەوە کەمبوونەتەوە بۆ لە 14.9 کە ئەمە سێمەترسی زۆر جددی لەسەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی دروستەکان مەترسی لەسەر دیموگرافیاش دروست دەکات لە هەر ناوچەیە کە عەرەبی تێدا بێ ڕێژەی عەرەب زیاتر دەبێت مەترسیکی زۆر جددی هەیە لەسەر قواری هەرێمی کوردستان گرنگە کورد و سەرکردایەتی سیاسی کوردستانی لە پاڵ گفتوگۆکردن لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان لە پاڵ ئاساییکردنەوەی دۆخی ناوچەجێ ناکۆکەکان لە پاڵ ڕێکەوتن نامەی نەوتی ئەم بابەتە و پرسی سەرژمێریش دیکێک دیگە لەو پرسانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی قسەی لەسەر بکرێت چونکە بەڕاستی بودجە و ڕێژەی نوێنەرانی کورد و یەکلاییکردنەوەی شوناسی ئەو ناوچانە پەیوەندی بە ڕێژەی دانیشتوانەوە هەیە ڕێژەی دانیشتوانی هەر پێکاتێک بە هەر جۆرێک زیاد بکە لە بەرژەوەندی پێکاتەکەی دیکەن. زۆرینەی خەڵکی کوردستان دەڵێن متمانەمان بە بەغدا نییە کە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی جددی ئیمزا بکات و پابەندی ئەوە بێت ماف و قوتی خەڵکی کوردستان وەکو بەشەکانی دیکەی عێراق بە خەڵکی کوردستان بدات. لەگەڵ ئەوەشدا گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان نایشارێتەوە کە حکوومەتی هەرێم جددیە لەوەی لەگەڵ بەغدا بگاتە ڕێکەوتن و تەواوی کێشە هەڵبسێردراوەکان کە بۆ ماوەی چەندین ساڵە بەم شێوەیە ماوەتەوە چارەسەر بکات و لەگەڵی ڕێککەوتنێک ئیمزا بکات. نیەتی بەغداش لە داهاتوودا دەردەکەوێت کە ئایا مەبەستی ڕێکەوتنە لەگەڵ هەولێر یاخود مەبەستی تری هەیە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.